پرۆسی کوالەتی کۆنتترۆل لەناو تاقیەکان چۆن بەڕێواچێت خۆی زۆر گوێمان ئەمە دەتوانانی برین سێ بنەمای سەرەکی هەیە لە تاقیگەی پێشکەوتو باشە شتێکی پێن MLIS Management Laboratory Information System ئەوەش ئەوەیە کە تۆ بتانی سەرجەم ئامێرەکانی تاقیگەت لەگەت داتا ئەنتری ڕەبت بکەی بۆ ئەوەی کەمترین ژمارە بگوازێتەوە بۆ نمونە من تاقیگەیەکم هەیە بەدە ئامێر هەر کاتێک نەتیجەی فەحسێکی کیمیاوی لە ئامێرێکی کیمیاوی نەتیجەی فەحسێکی هیماتۆلۆژی لە ئامێر بە نەقل کرا بدەت چۆ سەر داتا ئەنتری لە ئەنجامی گواستنەوەی ژمارە هەڵە دەکەوێت بۆیە لەسەر ئاستی جیهان شتێکی پێدێن لابراتۆری ئینفۆرمێشن مانجمنت سیستم واتە هەموو ئامێرەکان شتێکی پێدێن مەنیوەڵ هۆست ڕەب دەکرێن بە داتا ئینتری مرکزی بۆی ئەو کەسێک کە بەرپرسە لە تایپکردنی لە ئەنجام لە پێدانەوەی ئەنجامی پشکنینەکان هەموو داتای ئامێرەکان بێن ناوی کۆمپیوتەر ئەومان زۆربەی لە تاقیەکان ئەوەی تێدانە LIMS دوو زۆرە کوالەتیمان هەیە external quality کە پێی دێن quality assessment internal quality کە پێی دێن quality control ئەوەش کەمێک سەبارەت بەبوونی external quality کەمێک لە تاقیەکان هەیتیان دەتوانن بە 50 بژمێردرێن لە internal quality ژمارەیان باشترە بەڵام بە پێی پێویست نییە زۆر چاکە کاک دکتۆر باسی ئامێرەکانتان کرد بازار پڕی ئامێری تاقیگەیە پزیشکێکی تاقیکار چۆن بتوانێت دڵنیا بێتەوە لە کوالەتی ئەو ئامێریکی ئێوێ بکڕێت بۆ تاقیگە ستانداردەکەی تەمان ئەگەر بێت و بین ئەوە باز بکەین دەبێت مانەژەری هەر لابێک باگراوندێکی معریفیە بێ لەسەر مێژووی کۆمپانیاکانی تاقیگە بۆ نمونە کۆمپانیای وەکو ڕۆژ کە ئێستا بەربراوە لە ڕۆژهەڵاتی ناڕۆست لەسەر ئاستی جیهان لە ساڵی 1996 هەیە وەتا تەمەنی ئەو کۆمپانیایە لە بەرهەمێنانی ئامێرەتەکانی تاقیگە زیاتر لە 100 ساڵە ئەو یەک دوو دەبێ سیستەمی مقارنە لە ئەنجامەکان سێ ئەندازیاری ئامێرەکانی ئەو کۆمپانیایە چوار پاراستنی کیتەکانی ئەو کۆمپانیایە بە شێوەیەکی تەندروست و دروست چکای مەزانی ئامێر لایەنەکە و زیاتر لە ئامریکا گرنگە کیتەکانە ئەو کیتەی ئەو موادە کە تێستەکەی پێ دەکەی کاتێک ئەو کیتە بە شێوەیەکی پێویست و تەندروست پارێزراو نەبوو لە هاتنی ئەو کاتە تۆ گومانت دەبێت لە نەتیجەکە کاتە هەم ئامێر هەم کیتەکان پێویستە تۆ کە مانەژەری بەڕێوەبەری تاقیگەیەکی ئەو کۆمپانیای کە لەگەڵ ئیش دەکەی دەبێت لە لای تۆ ناسراو بێ معریفێکی باشت پێ هەبێ ینی بەشداری چاڵاکیەکانت کرد بێت خاوەنەکەی ئەکادیمیایی ئاستی زانستی ئەو کۆمپانیای بەشتەندە ئەوزە بتوانانی مامەڵی لەگەڵ بکەی میهرەبانی دڵسۆزی و لێزانی